بەداخەوە لەم سی ساڵی ڕابردوو وەکو چاودێریمان لە بەڕێبەراتی ئاوی ژێرزەوی لەلایەن چەند تیمێکەوە لە هەموو شوێنەکانی سنووری پارێزگای هەولێر دەتوانین بڵێن ئاستی ئاوی ژێرزەوی بە بەردەوام لە دابەزیندایە، چونکە ڕێژەیەکی زۆر بەکاردێت و ڕێژەی بەفروبارانیش وەکو پێویست لەم سی ساڵە نەباریوە. ئەم ساڵ سارێکی تەڕ دیارە و بە بەفروبارانە، بەڵام ئەمە قەرەبۆی ئەو سی ساڵی پێشتری ناکاتەوە. بێگومان دەتوانین بێن ئاوی ژێرزەوی لە هەموو کوردستان لە عێراقیش کەمی کرد. بێگومان ئەگەر شەپۆلەکانی وشکە ساڵی دووبارە ببنەوە ئەمە کاریگەری خراپتری لەسەر ئاوی ژێرزەوی. بۆ نمونە لە تورکیا لە شاری کۆنیا لە دەشتایەکە نزیکەی 680 شوێن هەڕووچوونی بەخۆ دیتوە ئەوشکە بە سەلەی خۆراکی تورکیا بە ناوبانگە دەشتایەکە کۆنیا، ئەمەش بەهۆی وشکە ساڵی و زیاتر دەرهێنانی ئاوی ژێرزەوی.